بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێت کاک وەهابجان ئێمە لێوەدا پشومان وەرگرت پرسییم کە یەکەمین مەفرە سەرەتایەکانی کۆمەڵی ڕەنجدەران و ئەو کات چێ بوون و لەکوێ بوون؟ وەڵام مەفرەزەکان هەندێک شوێن نەبوو لە منتیقە نەبوو و ڕەنگە بە ناویش بەسەر ناوی هەمووی بینێ بەڵام هەمووی ببینم بێزانم ینی ئەتوانم باسی کەمە لە منتیقە خەرەداخەوە بەدەست پێکەیت لەوێ و کاکاوە قارەمانی بوو سیروان تاڵا شەی سیروان تاڵەوەی هەرچەند شەی سوانێک سەرەتاتە شاباژێر دوای لەوە دەقلیوێ بوو بڵێ مام ڕۆسم بوو کاگازایی سەگەرمە بوو کاک گۆران بوو شەی گۆرانی تلەزەیتی مەلا ئەحمە بوو شەید بوو شەی ڕێبواری ئەحمەی تاپۆ بوو ئەوەی کە بیرم بێم شەی شەماڵی باخ بوو شەید مامۆستا حەمۆمی بوو شەید ئاشتی بوو ئەوانی کە بیرم بێت تقریبن ڕەنگە زۆرین بینێ بڕاستی لە منتیقی هەورامان و شارە زوریشە حامی حاجی قالی و شەوکەتی حازم شیر و حامی حاجی ساویر و حامی حاجی مەحموو شەی عەلی شیعە و شەی دکتۆر ڕەزا و شەید عومەری حەمەد ساڵح و ئەمانە بوون تقریبا لە 12 کەسێ بوون لە شار باژێر لە شاباژێرە بیرم بێ ستاری سای خەڵفانە سەرەتای کۆمەڵە من دوای لایەنات چوون بۆ مەقیادەی موقەتوانە لەگەڵ ئەبوو شەهاب و مەجموعەی پێشمەرگەی تەها بارایی بوو خۆشت لێوە بوویت خۆم سەرەتا لە منتیقەی مەرگە بووم من لە مەرگە بووین بەڵێ کاک دواتر چوونە شار باژێر دوای چوومە شار ساڵی هەفتەوەتە چوومە شار باژێر کەریمیدا دەمەنەوە مەجموعەی خەڵکی پێشمەرگەی کۆنی شۆڕشی ئەیلوانی تیا بوو مەراسی مستۆ بۆ برازەی کاک سەلار عەزیز بوو ئەو شەید بوو ئەنوەری مەجسوڵتان بوو حەمە مۆریاسی بوو خافیکە شەی ئەنوەریشە کوردستانی ئێران شەڕ ئێران شەید بوو عومەری چۆقا قاری ئاوەکەڵە بوو ئەو دوایی بەتەسیم بوو باسی سەرەتاکەم بڵێ باشە کاک ئەوانە لە منتیقەی مەرگەوانەشەوە ئێمەی لێ بووین سەلای حەمی مامەسەلام ئامادەشی عەلی ئەسکەری بوو کاک زێڕووی عەبەدڕێی بوو ڕابەری سیاسی و منش کادری منتیقەی مەرگەوانە بوو کادری جەماوەریوانە دەگەڵ سێ مەفرەزشمان نەبوو سەلیمی مەمەد ئاغای فانی برای ئەو کەمان بیراودە لێ لای ئەوان تەسلیم بوونە طەبعا لەو جومعامی حەفتا عەوزە عەلی ئاغا و نازانم ڕەسوولی کاکە ڕەشیکانی توی و لە منتیقەکانی تریش بڵێ هەولێروانە شاخەوان و شەی شاخەوان و مەجموعەی شەی عەلی حەمەد ساڵح و زۆران شەید بوون عەلی شاماریشم بیست لە منتیقەی هەورامان و شارەز و عەلی شاماریش تیا بوو بەسە شەر ماوە بەردەوامیش بوو مەفرۆزەکانی تریش زۆر بوو مەسەن لە منتیقەی کەرکووک و چوارەوە باشە زۆر باشە کاک باشە ناوی باشت لەبیر بوو شەی جەمالی عەلی باپیر لە منتیقەی دۆڵێ بوو بەڵێ شەی جەمالی عەلی باپیر و مەجموعەی پێشمەرگەی زۆری لەگەڵەوەیش کاک تڵاح چاوشین بوو ئەویشە لە منتیقەی دۆڵێوانە بوو مامە عەزەوانی خەڵکی دێهاتەکان بوون دێی مالوومەوانە لەگەڵ ئەوقات هەڵدنی باوکی شێخ هەڵەدنی غەریب شێت غەریب هەڵەدنی ئەوانەش بوون بەڵێ باشە کاک وهاب بۆ چوونی جیاواز هەیە لەسەر یەکەمین مەفرەزەی سەرەتایی کۆمەڵە هەندێک پێیان وایە یەکەمین مەفرەزە لە قەرەداغ سەری هەڵاوە و هەندێکی شەڵێن نەخێر لە ناوچەی هەورامان و هەڵەبجە و سەری هەڵاوە ئەوەی کە بیرت بێت ئەوەی پێ بزانیت ئایا بەڕاستی یەکەمین مەفرەزە لە قەرەداغ بوو یاخود لە هەڵەبجە هەورامان فەرق ناکا وەختەکانە دەین چۆنە بۆ مێژوو مەبەست ئەوە نییە بێگومان فەرق ناکا بەڵام پێم وایە هەو زەمان بوو تقریبەن وی من ئاگام لێ بێ من زیاتر ئەوەی شارە زوروانە بە ئینتر بوو وازن چەند ڕۆژێ فەرقی هەبوو فەرقەکان بە ڕۆژ بوو بە هەفتە بوو بە دە ڕۆژوانەوەنی فەرقیشی ئەوە زۆر نییە بڵی ساڵێک بێتوانە دە ڕۆژ و 5 ڕۆژ لە وەزانە فەرق ناکە بەڕاستی مەسەن شاباژێر هەر زوو بەحشێت حەجەمای یواپی لێ بوو هەر بڵین ناوەڕاستی ساڵی هەفتە شەشەوە مەسەن جاری هەر پێش دروست بوونی شۆڕشەوانەش مەفرەزەکان دروستی هەنێک کادر ڕایەک بوو دەرەوە مەسەن تا حەمەزای قەڵە و 6 مانگ پێشەوە لە حاجی من لە قزمەکانی خۆی شار بووە ینی خەڵکی تیا هەبوو مەسەن کاک سەلار بزین تەرەتە هاتە دەرەوە پێشمەرگە تازە تاکو تەراهی نەبووانە لە بڵی لە منتیقەی دۆڵێوانە بوو بەڵێ لەبەرەوە بەلای منەوە فەرقانە فەرقی 10 ڕۆژ و 5 ڕۆژی نییە تقریبا هاو زەمان بوون ینی بەڵێ نزیک بوون لێ نزیک بوون لێکەوە زۆر باشە کاک وەهاب
ئێوە بۆچی چوونە نێو نیمچەبەرەی یەکێتیەوە کاتێکە وەک تارێکی سیاسی و ڕێکخراوێکی فکری و سیاسی چەپی کوردی دەستەنای کاری سیاسی نەکرا بە شێوەیەکی سەر بە خۆکار بکەن هۆکاری چوونە نێو نیمچەبەرەی یەکێتیەوە چی بوو؟ ئێمە خۆمان باوەڕم بوو کە شۆڕشی ئازادی خوازی ینی شۆڕشی ڕزگاریان تەوایەتی ئەبێ بە دروستکردی جەبهەیەکی بەرێشی فراوان بێتوان وەتەنیە گرتو خۆ خەڵکە هەر بڵێن ئەو خەڵکە تێکۆشەرانی میلەتەکەمان هەرمووی ئامادە نەبوو لەژێ باڵی ڕێکخراوێکی سیاسی مارکسیا کۆ بێتەوە تا هەبوو مەسەر بیرروباوەری سەپیتری هەبوو تا هەبوو مەسەر بە نوعشکە بیریە کردەوە تا هەبوو مەسەر بە حەزی بە ڕێکخراوێکی نەتەوایەتی کوردی بوو لەبەرەوە باوەڕم بۆ هەبوو یاد بێ لە بەرێکە کۆبیتەوە یا لە شکلی نیمچە بەرێکا کۆبیتەوە ئێمە بۆ لەگەڵی چیتی و بۆ لەگەڵ بڵین بزوتنەوە ئەوانە چکۆوان لە ڕووی هینەوە نزیک بوون لێمانەوە لە ڕووی عیلاقاتی شخصیەوە لە ڕووی ئەوە کە خەڵکیشی تا بوو چەند بیریە کردەوە ینی لە ڕووی فکر بینەوە بڵین لە ڕووی عملی و ئیشکردن و ئەوانەوە لە ئێمە نزیک بن بەڕاستیەوانەی تۆ هین نەبووین جیاوازێکی زۆر زۆر گەورە کەوا بێت بۆ ئەوەی لە ئەو بە استراتیژی نوعێکی کە بێ استراتیژ نوعێکی کە بیانی ئەنی بڵێ استراتیژە مەرحەلیەکان ینی ئەوی شوکن باوەڕی بۆ هەبوو کە کوردستان ڕزگاری بێت و خەباتی بۆ بکەینەوەوانە لەبەرەوە ئەوای لێک نزیک بووینایەتەوە وە ناکرێت بە شێوێکی پەرت و بڵاو ئێمە خەباتی ئەبێ سیغەیەک دابنیت ئەوی سیغەیەکی جەبهەیی بێ یا نیمچە جەبهەیی بە گوێیەکی نیشتمانی بەڵام لێوە یەکەوە نزیک نەبوون کاگووە بووکو ئەوەی کە لە چوارچێوەی نیمچەبەرەیەشی دیاریکراوە کاری سیاسیتان کردووە بەڵام هێزەکان نەتانتوانیوە تێکەڵ بن من نزیک بوونەوە نسبیە کاک بەڵێ ئەو نزیکەی لە بینی ئێمە بزوتنەوە هەبوو ئەو نزیکەی لە بینی ئێمە قیادی مۆقەتان نەبوو بیرکردنەوە هەر زۆر زۆری فەرق بوو ئەوانیش لە ڕووی عیلاقات و لەگەڵ قیادی مۆقەت و پارتیە وەکو ئێمە بیرانەکردەوە تێگەی ئەوەی مۆزوعەکە یەک شتی مشترەکمان هەبوو کە چۆن بیرەوەکردنەوە لە حکوومەتی عراقی بە چی تەریقی بڕخین چی بکەین چی خەباتەکانمان چۆنی بێت و لایەنەکە کوردەکانی تر چۆن معاملیان لەگەڵا بکەین لە هەنێ شتی مشترەکمان زۆر بوو لەگەڵاوانە ئەوە ینی بەڵام دەوترێت بەهۆی بەڵام لە ڕووی فکرەوە فەرقمان زۆر بوو لە ڕووی نوعەتیشەوە فەرقمان زۆر بوو و لە ڕووی عەدەدیشەوە ئێمە فەرقمان زۆر بوو باشە لە ڕووی نەوعێت و عەدەدەوە ئێوە هەوڵتانە سەرکردایەتیشی دوانە دروست کردن سەرکردایەتێکی دوانەشتان دروست کرد لەگەڵ ئەوەشا هێشتا پارسەی خۆی نەکبەتەکە لەوە دەستی پێ کرد چۆن نەکبەتیە 50 کە دوایی یەخی هەموو کوردی گرتەوە لە سەرەتا ناوێکی تا دروست بوو مثلەن تێڕوانینی 50 بە 50 سەرەتا ناوێکی ئەساسەکەی وایە پێ بڵم یعنی کە یەکێتی نیشتمانی کوردستان دروست بوو ئەم دوو هێزی تا دوو هێزی ئەساسی لە سەرەتا بڵین کۆمەڵە و بزوتنەوە دوای بوو بە شۆڕەژەڕەن کۆمەڵە لە ڕووی عەدەد و نەوعێتی شۆ بەڕاستی متەفەویق بوو زیاتر بوو ڕاستە مەسەرەن سەرەتایی شۆڕش بڵین تا دوسێ ساڵی خیان تا کادیرەکان باریز بوون و دەرکەوتن و سیقی جەماوەریان پێکرد دوای کادی عسکەری زۆر باش کادی سیاسی زۆر باش بەڵام کادیرەکانی بژوتنەوە ئەزمموی سیاسی قوڵتریان هەبوو ناسراوتر بوون قاعدەی جەماوەریان بەهێز ئەوە بوو یەکەم جار بڵین ئەوان قیادیان هەبوو قەواعیدیان زەعیف بوو ئێمە قەواعیدمان بەقووت بوو تەنظیماتمان بەقووت بوو قیادەتان زەعیف بوو قیادەمان ئەو کاتە نەناسراو و ناڵم زەعیف بوون نەناسراو بوون چگەوانە لە ناو شۆڕشی ئەیلول و لە حەرەکانی ترە پێش شۆڕشی تازە دەورێکی قیادیان نەبوو تا بناسێن بەڵام شخصێتی جوگو شەید عەلی عەسکەری دەکرد یا شەید دوتوقادی دەکرد یا شەیما ڕەسوڵ مەمەند دەکرد یا هەرێکی ساڵحی سوی دەکرد ئەمانە هەمیان خەڵکی دیارەمە و دیار و ڕموزی ناو شۆڕشی ئەیلول و حرەکەی کوردی بوون لەبەرەوە سیراع من ملایەن لەگەڵەوانە ئاسان نەبوو ئەوایە وەختی ویسە تا تۆ بتوانی سیراعەکەی توانە تۆ ئەوایە بسەلمایان جارێن ناو جەماوەرەکە وەسیقەی جەماوەری ڕاشتە بەلای خۆتە ئەو ساکە بتوانێت ململانەکەی لەگەڵەوە زۆر باشێت ئەوترێت سێ ساڵی ویسە بە 4 ساڵ ئەو کۆتایی هات فەیزڵەوە نێڵی هەر کۆتایی نهاتەوە ئەسڵەن کادری وا و سەرکردەی وا و ینی هەم کادری سیاسی کادی عسکەری زۆر باشنەوە کۆمەڵە پەروەرد و وقایدی زۆر گەورەشی چیان دروست بڵێ بن بەسم ئەو بارودۆخی ئەو کاتە ژنا لە دواترا بێگومان خەڵکی دیار لە نێو ڕیزەکانی کۆمەڵا دروست بوو بەبەسم ئەوەیە دەوترێت کاتێک کە مامجلال لە دەروی وڵات ئەگەڕێتەوە سەیری بارودۆخەکە کاسیرەکە پارسەنگی هێزەکان وەک یەکنین ئەمە واکە کە بڕیار باکە خەتی گشتی دروست بکە بەڵام لە دەرەنجامە لە دروستبوونی خەتی گشتیشە هێشتا پارسەنگی هێزەکان ڕێک ناکرێتەوە کات خۆی
بەڕێی من ینی مامجا تاوان تێڕۆنینی بۆەوە هین بووکە هەمووی کۆکاتەوە لە ژێر چتری یەکێتی شمانی گۆ نیشە بەرەکە بەڵام فیان کە سەیری کرد ئەوە کۆمەڵە هێزەکە بەتەنە بۆ خۆی بزوتنەوەش هێزێکە قیادی بەقوەتی خۆی هەیە خۆی لێرابی حیز بمێنێتوانیانی هەر تەنها سەرۆکایەتی نیمچە جەبەکەی بۆ مێنێتوانێت ئەوەیە چە بوو لە سەبەکان کە خەتی گشتی دروست کرد سەبەبیی کە شەبوو کە خەتی گشتی دروست بوو خەتی گشتی یا خەتی پانەوە سەبەبێکی کەشە بوو خەڵک هەبوو نەحەزێکرد لە کۆمەڵی ئیشکانە لە بزوتنەوە ئیشکا مامجادی خۆشەویست ئەبێ ئەچۆ لای مامجاد لەو خەتاجی بۆکردن ئەمەش مشکلێکی دروستە کرد ئەوانەی کە ئەمەش بە سێ کوچکایە ئەوانەی کە ئینتیمان بۆ تاالبانی هەبوو بۆ لە ڕێژەکانیشی تیا کاریان نەکرد ئەگەر باش بەنای ئەوە دروست کرد کە شتێک هەبێ سیغەیەکی ڕێکخراوەی تقریبن ڕێکخراوی یا نیمچە ڕێکخراوی پێبە لەوە کۆیان کاتوانێت ئەمەشی مشکلێکی دروستکردن نەکبەتیش بۆ کۆمەڵە دروست کرد چکو بۆ لە هەمین داو دەستەکانی ئەو کاتی شۆڕشوانە لە جاتیەوەی پنجابێن نیوەی کۆمەڵە نیوێ کرای بە سێ بەشەوە لە بەعزێ دەستگا بەشێکی خەتی گشتیشی جا وایە ئەمەش لە تای تەرازەوەی کۆمەڵەکەمە بۆوان زیاتر زۆر باشە دواتر ئاسی پەیوەندیەکان و ملوانەکان جۆرێکی جیاوازی بەخۆوە بینی تووشی پێکدادان و جۆرێک لە ململانی سیاسی لەگەڵ بزوتنەوەی سۆسیالیستی ئەو کاتا بوون هۆکاری ئەو ململانیانەی نێوڕیزەکانی کۆمەڵە لەگەڵ برادرانی بزوتنەوە چی بوو هەتا خۆی شێت علی ئەسکەری و شەی تۆخالی دووان مابوو بەڕاستی ئەو این نەبوو سلاح بوو نوع نەبوو هەبوو سلاح مەسەل لەسەر تەوزیعی ئیشوکار هەبوو مثلا کۆمەڵە دایمە دیفاعی لەواگر کە کادرەکانی خۆی بە قابلێتن و نەوعەتی باشتر و زۆرترن و زۆربەی تەسحی و وینەکان کۆمەڵی یاوێتی لەبەرەوەی مەسئولیەتەکان لە شاخش بە جۆرەی توانە و کەفاعەتەوە دروست پێ بدرێت نەک وایە مەسەن تۆ ئینە نەبێت توانە خەڵکی کەفوق نەبێت و بە زۆر بڵێ بێ بیکەم بە ئامێ هەرێم بڵێ یا بیکەی بەزانم مەسئولی فڵاشم مایە مەسئولی لەق ئەمە سەرتا کێشانە دروست بوو بەڕاستی ئێتە دوای ئەوە بەڕاستی بڵێن کەکە علی عەسکەری ئەوان نەمان باڵێکی کە لە ناوی ناوە بە سەکراری بەڕەحم لە ڕەسوڵ مەمەد کە ئەوان لە نەقسی حکاریاتیا چون و شەی کراوانە شەی ئەسکەریمانەیە قەت بیران لەوە ناکردەوە لە هیچی تیجابنە و ئەو کاتەیە بەبەست ئەو بارودۆخەیە کە بەرەی جووت و جەوقە دروستە بێت بەڵێ تقریبا ئەو کاتێ بەڵێ ئەجە کە ڕەسوڵ مەمەندووی تیجای خوا لێ خۆش بە ڕەسوڵ مەمەندووان تیجایشی کە بوو زیاتر ملیان بەیەشێتی نەدا و ینی سەر بەخۆی خۆیان زیاترینکەن و دەسەڵات و قوتی خۆیان زیاتر هەبێت و جگەل لەوەش تەسیراتی دکتۆر مەحموشی لەسەر دکتۆر مەحموشەوە کە حیزبی پارتی دیموکراتی کوردستان لێژەی تەعزیری دروست کرد بوو ئەویش چووە بن کڵێشیان کە هەردووچان شتە دروستکەن و جیابنەوە لە یەشێتی ئەو بوو کە بەیانەکەی ئەڵسای لەخۆ مەقەڕەکانی لە ناوزەنگ جۆزایەوە پەڕینەوە بۆ گۆڕەشێر و دۆڵەت و ئەوانە ئینشقاقیگەڕووی ناکە ئینشقاقیشکرا بەڕاستی شەڕەکانی ئێمە وەکو کۆمەڵک بەتایبەت بەتایبەتی و بەگەشی جێکێتی لەگەڵ ئەوانە و زەمانە لەسەر ئەساسی ئەو چۆن وڵات بڕێوە بێت یعنی ئەوان گوێیان نەئەدایە بەڕاستی یعنی گوێیان نادایە چون پارەی مڵکانیان لە خەڵکەستان سەرانیان لە خەڵکەستان تاویزانیان لە خەڵکەستان تێگەی و بەوانەی قیادی وڵاتی ژوابن دەڕاستی لەسەرەتا سەر لە شابەژەرە عەبدولمەلیک کوانی دیابوون یعنی چون بە زۆر پاران لە خەڵکەستن لە قاچاق چی هەستن لە نازانم چی هەستن نمونە ژەبەر ڕۆژارێکمە قاچاقچێک ئاخر شەو دیانی نەڵە سووس سیرینوانە بوون باران پێ بووانە کابرا هەش کاتی لای ئێمە کرد ئەمەری لەگەڵ ئەمەری مەسوڵتانە بوون کادیر بکاتە کاگە زۆر بڵین ئەمر ئینی منتیقەکە بوو مەسئول ئەمر کرد و مەسئولی عەسکەری منتیقە بوو وتی مەسئولەکە تەجێتم بۆتی عەبدولمەلیک ئەمڕۆ پێنج جاری گۆمر کردوم تێگەی هی سلاحەکان مەزەری لەسەر شیواوە بەڕاستی چۆن خەڵک بەڕێوێ نابێتەوە دیعای شۆڕژی ڕێکێت و عەزێتی خەڵک بیت نابێ مەشاعری خەڵک ڕوشێنیت ئەی لەسەر شتانە زیاتر لە منتیقەکانە ناکۆچی دروست بوو مرجان بە زۆر لە خەڵکەستان مەسەلەن ئاشتی لەوە بەتانە بەڵام بەڕێز کاک مەلا بەختیار و مامۆستا پشکۆ نەجمەدین
لە کتێبەکانیان ئاماژە بۆکەن کە ململانەکانی ئەو کاتی کۆمەڵە و بزوتنەوە زیاتر لەسەر سنووری قەڵم ڕەوی و دەسەڵات و ناوچەی دیاریکراوی هەریچێک لەو هێزانە و ئەگەر لە شوێنێکێکی لەو هێزانە نفوزی زیاتر و دەسەڵاتی زیاتر بەیانەیە هێشت هێزەکانی تر لەو ناوچەیە جەولە بکەن و ئەمە چەند ڕاستە بەڵا ئەوەشی تێ ئەەکەوت ڕاست بەڵام ئەساسەکە ئەوە بوو ئێمە لە سەرەتا پێشوی بڵین بزوتنەوە جیابێتەوە ئەو سیلاعانە هەبوو وەکو عەرزمکەی جارێکشن کاکنشوان لەگەڵیشە لە سەکردەکانی بزوتنەوە لەسەر چۆنیی تەوزیعکردنی ئیشوگارەکان هەنێ دەنگیان بۆ بەڕاستی مەسەرەن ئەوانی کۆمەڵە تیا بوو زۆر بە کەفاعەت وانە بوو ئەوانی ئەوان دایرە نەهەنیشی بێ کەفاعەت بوو ینی لەبەر و دای کاکنشوان نمونەی شەوتی کاکەژن ئێمە شەر نییە هەر کەسێک دابنین بە شوێنەکە ئێشە قوتکردنەوە لەبەر دەبێت دابنێت وتی بۆ نمونە ئێمە شاعیرێکمان هەیە مۆسیقارێکمان هەیە ئێوە شاعیر و مۆسیقاتان نییە ئەکرێ کابراکی نەخێنەوە بینی بەرامبەر شاعیرەکە بێنێ بڵێ بە شاعیرە نەخێنەوەی بێنی بەرامبەر مۆسیقارەکەی من بڵێ مۆسیقارە ڕاست یعنی ئەبێت تۆ خەڵکی بدۆزیتەوە کەفاعەت بە بەرامبەرەوەی من دەبینیت باشەوەی کۆمەڵی دابنیت ڕاست ئاساسی تیراعەکان بوو بەڕاستی ئەتوانین بڵێن دوای مەسەلەی قەڵەم ڕەویشی تێگەوت حکمڕانی منتیقەشی تێگەوت ئەوەش باج و گومرکیش گومرشی تێگەوت بەڕاستی ئێمە زۆر باوەڕم بە گومرگ نەبووانی وەکو کۆمەڵە بەڵێ نەتەن بوویەوە ئێمە نەمان بوون کەم ینی شت بە حەد و حدود ینی تۆ مەسەلەن کابرا لە حینە کۆ ئەڕات گومر لە شێستین لە قاچاقچەکانی کوردستان فەقیرانە تۆ بارەکەی بای 100 دینار بوو تۆ بچی 30 دیاری لەبسەنی ئەمە چی کامێنێتوانێ ئێمە من با دیناریشی لەبسەنی ئەوانەی با 20 لەبسەنێ مەسەلەن ئەمە سلعەکات بدوسە کەواتە توانین بڵێن کاگوهاب لە ڕێک لە دوای جیابوونەوەی هاتنە دەرەوەی بزنەوەی سۆسیالیزم و شەبەرەی ئێشێتی نیشتیمانی زیاتر ململانە و سکراعەکانی نێوان ئێوە ئەوان قوڵتر بوویەوە دوای هاتنە دەرەوەی لێن شەبەرە دوای بەڵێ کە چوونە دەرەوە تەمان زیاتر قوڵ بووە ئەوە گەیشتە شەڕی شەڕ و پێکدادانیانی وە ساڵانێکی زۆری شەڕەکان درێژی خەیان هێتر وای لێ هاتەوان چوونە بەرەی جوودەوە لە بەرەی جوودەوە و بە هەر هەمیان هەوڵیاندا لە یەشێتی لە کۆمەڵە بنوانە وە لە چلای چوجوبیاکە لە منتیقی ڕاق و پشاشانەوە لە منتیقی بالیسانەوە لە منتیقی سەرکردایەتیەوە لە منتیقی دۆڵەتوانەوە کە بەرامبەر ناوزەنگوانە و دیسان لە منتیقی شارە زورۆکە هاتن بۆ ڕزگە و منتیقی شاباژەڕوانە چەند جارێ بە حتا پازداریشان لەگەڵا بوو جاریشان شەڕی ڕزدە پازداریشان لەگەڵا بوو هاتنێ بە قوتی بوونەوە قوتی بوون شکانیشمان لە ڕاستە برادرانی بزوتنەوە پازدارێن نەبوو لەگەڵ خۆیان هەروان لە مشویەکانیش بوون پاسۆکیش بوون بەڵێ پازداریشان هێنەوە چەکانیشمان هەیەکمان لێگرت ئەو زمانە باشە کاگوهاب کەواتە پەیوەندیتان لەگەڵ برادرانی حیزبی شوێعی چۆن بوو دەوترێت کە کۆمەڵە لەگەڵەوەی کە ڕێکخراوێکی سیاسی چەپی کوردی بووە بڕۆی بە شوێعیتیش نەبوو پەیوەندیتان لەگەڵ ئەوان تاژەڕادەیەک ئێمە لە ڕاستیە شوێعەکەمان بە شوێعی نازانین بە تەحریفی مەنەزانی چۆنیانی تەحریف یعنی ئەمانەوە من لە ڕێبازی شوێعەت لایەنەوە بۆ لەبەرەوەی لەگەڵ قەزەی میلەتانان دەبوون بۆیە هەربەیەکی حاجی سۆڤیتیش لەگەڵیان نەبووە یەک وڵاتم بۆ بەسەرەوە بدۆزەرەوەی گەلێکم لەم سەرزەمینە بۆ دۆزەرەوەی حاجی سۆڤیتی یارمەتیاریە من نەخە بۆ نییە بە میوانی بە دیکتاتۆریی چی هێوی چی لێوانە علاقە بۆ نیە وڵاتەکەی خۆی کردو بە باشان نێکردووە ئەو چەندێک باوەڕی بە گەلانی تر هەیە ئێو کاڵێک کرێکارین جیهانیەگرن ئەی گەلانی قوربەسەری دنیا چی بکەن ئەو یارمەتی سەدام حوسێنە بۆ لایانی کورد چەکی ئایا بۆ لایانی کورد چیمایی ئایا بۆ لایانی کورد ئەو باوەڕی بەوە هەوە حیزبیش باوەڕەوە نەبوو باوەڕی بە حکوومەتەکە بۆ ئیتحادی سۆڤیەتی هەبوو لەبەر ئێمە لە فکرا جیاواز بین یا بە سەرەتاش باوەڕم بە باوەڕی بیر و باوەڕی ماوەستۆنگوانە هەبوو ئەوان هەر زۆڵی بوون و باوەڕمان بەوە هەبوو کە ئێمە لە کوردستانی عێراق خەباتەکەی مەیدانی ئێمە کوردستانی عێراق نەک هەموو عێراق هەموو عێراق بۆ گەلانی عەرەبی عێراق بە بڕۆ خەباتی خۆی بکات ئیتە پڕۆیتاری ئەیکات بۆژوازی بچوشی ئەیکا کەیفی خۆیەتیەوە خۆ میلەتیشی داگیرای ئەمانیست ئەمانەوێت لەژێر ئەو زوڵم و زۆرداری و داگیرکرایەت ڕزگارمان بێت بەڵام چه ڕابەرایەتی ئەم بزگوتنەوە ئەم حرەکەی بکە کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان بیکات ڕێکخراوی بیکات ڕێکخراوی چەک بێت ڕێکخراوی بیکات نوێنەری زۆربەی زەحمەتکێش و ڕەنجەرانی کوردستان بێت باوەڕم بەوە کەواتە تۆ بڵێی کە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی جوتیاری بوو دروشمی کرێکاری و بۆرژوازی ئەو کاتی دنیای بڵێن سۆڤێت و ڕووسیا نەیتوانیوە لە خەمی ئینسانی کورد کەم کاتەوە بەڵێ زۆر باشە لەگەڵ برادرانی سەرکردایەتی کاتی پارتی دیموکرات قیادە موقەتە پەیوەندیتان چۆن بوو زۆر خراپ بوو هۆکارەکەی ئەوە سەرکەوت بەشەڕات هۆکارەکەی ئەوە نەبوو کە ئێوە زۆر نزیک بوون لەنێو یەکێتی و لەنێو نیشە بەرە یەکێتی بوون
یاخود پەیوەندی بە چی هەبوو نا ئەوان تەبان کە ئێمە دروست بووین ئەوان ئەوسا دروست بوون بۆ ئێمە ولیان ئێمە دروست بوون ئەوان کە ئێمە زمانی شایێران بوو ئەوان بنکەکانیان لە ناو ئێرانە بوو بنکایان لە ڕاژان و لە زیێوە ئەوانە و لە منتیقە سنوورەکانە لە دیزڵی و ئەوانە بوون ئێمە نەمانەتوانین یەک بست بچینە خاچی ئێرانەوە و ئەو کاتە ئەمنی و چریک و سازمانی ئێرانی لێیان ئەوان بنکەکانیان لێەوە بۆ باش کرابوو بۆ لەدانی ئێرانیش لە ئێمە ترسیان و ئەمانە جەماعەتێکن جەماعەتێکی چەپن خەتەرن بۆسەر بۆسەر ئەمنی ئێرانیش بەڵام ئەوانێ ناسی چکو دەکۆنە لەگەڵانی اتفاقیان نەبوو شەر ئەیان زانی ئەمان خەتەر نین بۆ سەر ئێران بەڵکو خۆیان لە ناو ئێرانە بوون و کاتەوە لەبەر ئێران لە ئێمە ترسا بەڕاستی و کاتە ئێرانیشە و یارمەتی زۆری ئەوانیشەدا بۆی ئێمە هیچ نەبێ ئەگەر شتێک لە کوردستانی عێراقی بێ سەپەرش بە سەکردایەتی ئەوان بێن نەک ئێمە کەواتە ئەوانی تر دەستیانکە بە لێدانمان لە حدودەکانە بەڕاستی وەجگە لەوە دەواازەی هێنانی چەک و تەقەمەنیشان لەگەتین لە وڵاتەکانەکەمان هێنایە کەواتە مەسەرەوەی نەکان شایدەکە لە حکاری وانە چڕی دواترشین سەر ئەو ڕووداوە حکاریی ڕێ حەوت بەڵێ کەواتە مەبەست بپرسم هەڵوێستی ئێوە سەبارەت بە هەرس لەو بارودۆخە نەهەموارە سیاسی ئەو کاتی کووردا هەڵوێستی کۆمەڵە چۆن بوو ئایا چاوەڕێ ئەوەتان نەکرد کە پارتی بەهێزێکی جیاواز و بە فۆرمێکی جیاوازی سیاسیەوە درێژە بە خەبات و شۆڕش بات ئەو تەسەوەرمان نەبوو لە ڕاستی هەرسمان پێ ناخۆش بوو وەکو خەڵکی چەپی ناو گەلی کوردووانەوە هەرسمان پێ ناخۆش زەڕێ بوو لە میلەتەکەمان کەوت خوێنێکی زۆری گەنجی کوڕشاوانە نەتیجەکەی بە ئاش بەتاڵ و بەڵین بەوەی مەئاسات و ڕووخانوانە کۆتایی بێ زۆر ناخۆش و سەر لە شایژی گەورە بووە مەیەک بەشی دوۆیین پرسیارەکە کەواتە بۆچی نەتانتوانی لەگە برادرانی قیادە موقەتە بەردەوام بن لەگە برادرانی شو ئەوە ناشتیان ناوی سەرەتا بۆ چەند جارە ئیتفاقشن لەگەڵەکان نەوەشانەوە ئەوانیان لە ڕاستیەکەیان و ئێمە شۆڕش ئەگە خۆمان پێمان نەکرێت تێگەی نایڵنی کەسێکی بیکە وەگەر هەش بێ خۆمان سەرپرسین سەرکردایەتی بکەین و نابێت ڕابەرایەتی شۆڕژی کورد و سەکرایەتی شۆڕژی کورد بەرسی لایەنیشکەوە بێت ینی پێیان وانە بوو کە لە دوای هەرسی شۆڕشی ئەیلول قۆناغی تازەی سیاسی و فرە حیزبی پێ بێت و قوبوڵی ئەو شتیان پێ ناکرا قوبوڵیان پێ ناکرا ڕەنگە بە شکلی قوبوڵیان کردایانوەتەوەێت لە بەرێ جوودوانە قوبوڵی ئەوانیان نەکرد چوان بەهرەمیان زڵی یەژێتی و کۆمەڵە بوونوانە بە شکلی قوبوڵیەکان بەڵام بە عملی قوبوڵیان ناکە خۆی عملیش مهمە زۆرەوەرە باوەعد بە تۆ بم کە وعدەکانی بچینە بە مەسەر بە چێتیانی زۆر باشە پەیوەندیەکانی کۆمەڵە بە دەرەوەی هێزەکانی دەرەوەی کوردستان لەو قۆناغایە چۆن بوو بەڵام من یەک دقە وەختم بەرنامەکەم ماوە ئەگەر بکرێت لە نیو دقەیەکە وەڵامی پرسیارەکەم بیتەوە جگە لە پەیوەندیە نێوخۆیەکانی کۆمەڵی ڕۆژدەران پەیوەندیەک هەبوو لەگەڵ برادرانی کوردستانی ڕۆژهەڵات کە ئەو کات فوادی سوڵتانی کۆمەڵەیەکی چەپی مارکسیان دروست کردبوو پەیوەندی کۆمەڵی ڕۆژدەران بە برادرانی کوردستانی ڕۆژهەڵاتەوە چۆن بوو ئایا کۆنتاکتێکی سیاسی لەوانتانە هەبوو لە ڕۆژگاریە بەڵێ ئەمە بەڕاستی برادرانی کۆمەڵی ئێران و هەندێک لە ئاشاسەکانی تری کوردستانی ئێرانیش قەرزاریشانی بەڕاستی بەڵی وەکو ئەو کاتی چێتی و کۆمەڵەوانە لە نەکسی حکایە زۆر هاوکاریان کردی لە سەرکردەکانی کۆمەڵە بەڕاستی هەچەند ئەو کاتەکە فوادی سوڵتانی شەهید بوو بچکو لە شەڕ شەهید و کاک فواد مەسەن بۆ کاک برایمی سەی برایمی بەڵێ ئەو ئەوانی محتەدی کاک عەبدوڵای محتەدی و ئەنی کاک برایم کاک برایم شەهید جەعفەر و تەرجەفەکە لە هیچ شەهید بوو لە چەند مەڵ حکوومەت زیری عەسکەریش حکوومەتی عێراق کوشتی دکتۆر و سەکردایەتی کۆمەڵە بوو کۆمەڵی لەو برادرانە بەڕاستی لە کاتە هەرە تەنگانەکانە بەتابەت نەکسی حکاری یارمەتی ئەمەیان نەدا لە تابێت لە قەندیل یارمەتی سەکردایەتیانە بەس دەخیرەوە بین و لە هەموو لایەک مەرفەزیان لێ بڕیم ئەوان هیمەتیان نەکرد زۆر سپاس کاک وەهاب شێخ ئەحمەد سەرتیب لە نێوروزەکانی هێتی نیشتیمانی و کۆمەڵی ڕۆژدەران و هەڵسوڕاوی ئێستای بستنەوەی گۆڕان سپاس بۆ بەشداری سپاس بۆ زانیاری و تێبینەکانت بەڕێزان تا ئەڵقەی داهات و تەوەری داهات و بەشی دووەمی دیدارەکەمان و تاواکردنی تەوەرە گفتوگەکان بەخواتان سپێرین خواتان لەگەڵ زۆر سپاس کاک وەهاب سپاس بۆ